ئەوڕێنی خۆشەویست لای خوداتان لێبێت. ئەمڕۆ بە ئیزنی خوددا بەشی دووەمی کتێبی چەپکی گڕ دەخوێنەوە. بەشی یەکەم کە باسی فرارشاکەلی و وەکو بڵێ ئەو گەشتێک کە فرارشاکەلی کردوێتی لە کوردستانەوە بەرەو ڕۆژاوا و بەرەو گیرسانەوە لە وڵاتی سوێد و شێوازی گۆڕانی بیر و بۆچوون و شێوازی گۆڕان لە نووسینی فرارشاکەلی و گۆڕان لە ناوەڕۆک و شێوازی دەربڕین لەوێ باز دەکەم و هەندێکیش باسی زمانی کوردی دەکەم کە چۆن فرارشاکەلی چ بڕیاریدا و چۆن بنووسێت و چی بنووسێت و ئەمانە ئەو بەشیان ناخوێنەوە. بەشی یەکەم من لێرە ئەمڕۆ دێمە سەر بەشی دووەمانی کەوایە ئەم ڤیددیۆیانە پێشەکەکەی تێدایە لەگەڵ و باز دەداتە سەر بەشی دووەم. خوددایە بێ بزانین بەرەوکوێوە دەڕوات. من ئەمڕۆ وەکو گوتم ئەمە بەشی دووەمی کتێبی چەپکی گڕ دەخوێنمەوە. بەشی دووەم وەکو بڵێ ناوەڕۆکی کتێبەکەیە و شیکردنەوە و تاوتوکردنی ناوەڕۆکی چامەی ژێیە. بەشی دووەم لەراندنەوەی ژێ لە ئامێزگرتنی نەوایەکی عیرفانی. تۆیە زمانی مردن نازانی چۆن دەتوانی ئەم گۆرانیە لەبەر بکەیت. تۆیە هاودەمی ئێشنەبیت لە زوانی من چۆن دەگەیت. لەو چەندێڕەی سەرەوەدا شاعیر ڕوو دەکاتە تۆیەکی نادیار و دەپرسێت داخۆ کێ هەبێت لە زوانی ئەو تێبگات و بتوانێت ئەو گۆرانیەی ئەم واخریکی چڕینەتی لەبەر بکات. ڕاستیەکەی بۆ تێگەیشتن لە ژێ بۆ لەبەرکردنی ئەم گۆرانیە خوێنەر دەبێ شارەزایی لە دنیای تەسەووف و عیرفاندا هەبێت. بەڕادەیەک تێگەیشتن لە شاکەلی بەبێ ئاگاداربوون لە وێنە و زمانە ئەدەبی و لایەنە جوانی ناسیەکانی دنیای عاریفێک کارێکی ئەستەمە. لێرەدایە بە بڕوای من شاعیر هەر لە سەرەتای شعرەکەیەوە ئاگاداریەک بە خوێنەر دەدات. ڕێنمایی دەکات کە بۆ تێگەیشتن لە گۆرانیەکەی شاعیر خوێنەر دەبێت لەگەڵ تەسەووفدا ئاشنایەتی هەبێت. بەم پێودانگە گرنگی چامەی ژێ لە گۆڕەپانی شعری تازەی کوردیدا لە دوو ئاستی سەرەکیدا خۆی نمایش دەکات: ئاستی زمانەوانی و ئاستی فکری. قسەکردن لەسەر لایەنە زمانەوانیەکانی ژێ ناکەوێتە چوارچێوەی ئەم شیکاری و گفتوگۆیەوە. ئەوەی من هەوڵ دەدەم بە خوێنەری ئاشنا بکەم دوو لایەنی فکری گرنگ و پێوەست بە دنیای فەرهەنگی کۆمەڵایەتی و سیاسی ئەمڕۆی کوردستانن. ئەوانیش عشقی عیرفانی و نیشتیمانپەروەری عیرفانین. چامەی ژێ هێندەی شعری کلاسیکی عیرفانی کوردی ئاڵۆزە کەچی نمونەیەکی دامەزراوی ئەو هێز و توانایەیشە کە شعری نوێی کوردی هەیەی لە گەیشتن بە نێوبانگ و پێگەی باڵای شعری کلاسیکی کوردی. ناوەڕۆک و چەمکە شعریەکانی وەک دڵ و هۆشیاری دڵ، ڕۆح، سروشت، نەتەوە، معشوق، خودا کە لە شعری کلاسیکی کوردیدا دیار و سەرەکین بە هەمان شێوە لە چامەی ژێدا لە پێشەوەن. ژێ توانیوێتی ناوەڕۆکی کلاسیکی یان ئەوەی زیاتر شعری کلاسیکی کوردی پێناسراوە لە ڕێی بەکاربردنی زمان و وێنەی مۆدێرنەوە دەرببڕێت و بە گرێدانی ئەم دوانە پێکەوە شۆڕشێکی لە شعری تازەی کوردیدا کردووە. بۆ ئەوەی خوێنەر بگاتە قوڵاییەکانی چامەی ژێ پێویستە بزانێت چۆن زمان و وێنەی مۆدێرنی ژێ توانیوێتی مەودا ڕۆحیەکانی شعرەکە نیشان بدات. خوێندنەوەی ژێ پێویستی بە پشودرێژی و ئارامگرتنێکی زۆر هەیە. لەمەدا خوێنەر پێویستە ئاشنای تایبەتمەندی و خەسڵەتی سۆفیانە بێت و هەڵگیری ئەم خەسڵەتانە بێت. درێژی شعرەکە، قوڵی مانا و گوتار و چڕی وێنە و سیمبولەکانی ژێ بە پێی زۆری و کەمی ئاشنایەتی خوێنەر بە تەسەووف و ئەدەبیاتی عیرفانی ڕۆژهەڵات و بە پێی ئاستی خۆ ئامادەکردنی خوێنەر بۆ مامەڵەکردن لەگەڵ شعرەکەدا خۆیان بەدەستەوە دەدەن. بۆ سادەکردنەوەی ئەم شیکاریە جەخت لە توێژە نائاشکراونی هێنەکانی شعر دەکەمەوە. ئەو مانایانەی لە توێژاڵی سەرەوەدان مانای گشتی و سادەن و
لە بەردەستی هەر خوێنەرێکدان تا ڕادەیەکی سادە خۆشی لە شعر و ئەدەب ببینێت. ناوڕۆکی گشتی و ڕوونی وەک خۆشەویستی و سۆز، تەنیایی و خەم، ئومێد و نائومێدی، نیشتمان، تاراوگە و دووری و سۆزی نەتەوە لە ژێدا زۆر و زەوەندەن. هەر خوێنەرێک دەتوانێت لە هێزی ئەم ناوەڕۆکانە بگات و ببینێت چەند جوان گزارشیان لێکراوە. بەڵام ئەوەی من لێرەدا دەیکەم بەستنەوەی ژێیە بە ڕێو شوێن و ئەزمون و بیری عیرفانیەوە کە ئیدی ئەم ناوەڕۆکانەی سەرەوە مانایەکی قوڵتر وەردەگرن. لە خوێندنەوەی شعرێکدا کە تژیە لە سیمبوڵ و چەمکی عیرفانی، خوێنەر پێویستە ئاشنای ڕێو شوێن و ئەزمون و ناوڕۆکی دیارکراو بێت تا وەک کلیلی ناوازە بتوانن دەرگا لەسەر توێژەکانی ئەم شعرە بکەنەوە، بە تایبەتی توێژەکانی پێوەست بە تەسەووفەوە. من لەم شیکردنەوەیەدا هەوڵ دەدەم بە جەختکردنە سەر عەشق و نیشتمان پەروەری وەک دوو ناوەڕۆکی سەرەکی چامەیژێ هەندێک لەم کلیلانە بخەمە بەردەستی خوێنەر. نیشاندانی قوڵایی مانا لە چامەیژێدا لە پاڵ مانا سادە و ڕوونەکاندا یارمەتی خوێنەر دەدات فرەماناییەکە ببینێت و بەراوردی توێژەکانی شعرەکە بکات. بۆ نمونە وێنەکانی ڕێگە، ناونیشان، سەرچاوە و ئاماژەکانی خۆشەویستی و سۆز لە ژێدا زۆر و بڵاون. ئەم وێنە و چەمکانە لە تەسەووفدا ئاماژەی قوڵتریان هەیە وەک لەوانەی لە سیاست لە پەیوەندی نێوان ژن و پیاودا هەن. ئەم وێنە و چەمکانە لە تەسەووفدا ئاماژەی قوڵتریان هەیە وەک لەوانەی لە سیاست یا لە پەیوەندی نێوان ژن و پیاودا هەن. بە هەمان شێوە ڕاناوی تۆ کە خێرا شاعیر وشەکانی خۆی ئاراستە دەکات بە پێی ڕێو شوێن و وێنەی شعری دەگۆڕێت. تۆ هەندێک جار خوێنەرە، هەندێک جار خودا یا مەحبوبی مقدسە، هەندێک جار کوردستانە، هەندێک جاریش هەر شاعیر خۆیەتی. بۆیە تێگەیشتن لە کەش و هەوای عیرفانی ژێ یارمەتی خوێنەر دەدات باشتر لە گرنگی و پێگەی ئەم شعرە بگات. نووسەران و توێژەرانی بواری تەسەووف و سۆفی و عاریفەکانیش خۆیان هەڵیان داوە پێناسەیەکی چڕوپڕی تەسەووف بکەن، بەڵام کەسیان لە پێناسەیەکی پڕ و پوختدا نەیان بڕاندووەتەوە. مەوداکانی تەسەووفی ئیسلام کتێبێکی گشتگیر و پوختی بواری تەسەووفە. ئانماری شیمەل ساڵی 2003 مردووە کە توێژەر و پسپۆڕی بواری تەسەووف و عیرفانە و نووسەری کتێبەکەیە بە شێوەیەکی ناوازە باسی مێژووی دەرکەوتن و پێشکەوتنی تەسەووف لە ئیسلامدا دەکات و باوەڕ و بنەما فەلسفیەکانی عیرفانی ئیسلامی ڕوون دەکاتەوە. ئانماری شیمەل نووسەرێکی ئەڵمانی. هەڵبەت من سوودم لە چاپە ئینگلیزیەکەی وەرگرتووە، Mystical Dimensions of Islam. شیمەل باوەڕی وایە شیکردنەوەی تەسەووف کارێکی نزیک لە ئەستەمە، چونکە وشە توانای ئەوەی نییە بگاتە قوڵایی ئەزمموی عیرفانی. تەنانەت باشترین ڕەوانشیکاریش بۆی هەر سنووردارە. لە هەوڵی پێناسەکردندا وشەکان هەر لە کەنارەکاندا دەگیرسێنەوە. هۆکاری ئەم سەختیەیش ئەوەیە تەسەووف مامەڵە لەگەڵ بابەتی نهادنیاییدا دەکات و گەشتی هۆش و ڕۆحی عاریفە و ئەزمموونیەکە لە دەرەوەی بازنە یاساکانی زمان و سروشتەوەیە. هێشتا بۆ ئەوەی شتێک لە فکری تەسەووف بگەین، شیمەل باوەڕی وایە شیکردنەوەی پێکهاتە و بەرهەمی دیارکراوی ئەو ئەزممونە عیرفانیانە وەک شعر کە عاریفەکان لە ئاستێکی باڵا و پێشکەوتوودا بەکاری دەبن دەکرێت یارمەتی دەربێت. بۆ تێگەیشتن لە ئەدەبیاتی تەسەووف، تێگەیشتن لە بیر و فەلسفەی تەسەووف گرنگە. لەم سۆنگەیەوە چامەیژێ کارێکی نوێی ئەدەبی عیرفانیە کە تایبەتمەندیەکانی شعری مۆدێرنی کوردی و تەسەووفی مۆدێرنی کوردی هەیە و لە هەمان کاتدا بە ڕێگەباوەکانی گزارشتی تەسەووفیشدا دەڕوات. چامەیژێ ئاوا دەست پێ دەکات. لە سەرەتای وەرزی خەونی ڕەنگا و ڕەنگدا چاو دەبڕمە چەقی ڕێگەی هەڵکشا و پرسیار لە خۆ دەکەم، تۆش ئەم ڕێگایەت لە پێشە؟ لێرەدا خوێنەر بۆ گەشتێکی تایبەت بە نێو خەوندا ئامادە دەکرێت.
هەر لە سەرەتاوە داوا لە خوێنەر دەکرێت واز لە جیهانی بەرجەستە بهێنێت و بەرەو جیهانێکی جیاواز بڕوات، جیهانی خەون کە وەک جیهانی ڕاستەقینە نییە و وەک ئەو کار ناکات. مەبەستی ژێ ئەو لەرینەوەیەی بۆ ئەزمونکردنی پێویستە و کۆتایی ئەو ڕێگەیەی شاعیر خوێنەری بەرەو ڕوودەبات تەنیا بەو شێوەیە دەست دەخرێن کە سۆفیەک ئامانجەکەی خۆی دەست دەخات. بە بۆچوونی شیمەل ئامانجی سۆفیش هۆشیاربوونە لە حەقیقەتی تاک و تەنیا. ئەم ڕاستیەیش حەقیقەت ینی ئەم حەقیقەتە ئەم ڕاستیەیش لە دەرەوەی بازنەکانی وەسفکردندایە، بۆیە ناکرێت لە ڕێگەی شێوازە ئاساییەکانی تێگەیشتنەوە دەرکی پێ بکەین. وەک شیمەل دەڵێت نە فەلسەفە و نە عەقلیش ناتوانن ئەم ڕاستیە ئاشکرا بکەن. هەر ئەمەیشە وا دەکات شاکەری باسی وەرزی خەونی ڕەنگاوڕەنگ بکات، چونکە ئەزمموی نێو ئەم شعرە وەک خەونێک باشتر تێدەگەین. ئەمە ئەزمموونێکی ڕۆحیە کە نەخۆی دەداتە دەستی میتۆدی هەستەکی و نە میتۆدی عەقلانیشەوە. بەڵام ئەو جیهان و دەڤەرەی چامەی ژێ پێیدا تێدەپەڕێت لە ڕاستیدا خەونیش نییە، بەڵکە تێکەڵی و ئاڵوگۆڕێک لە نێوان ڕاستیەکی خەون ئاسا و خەونێکی ڕاستی ئاسادا هەیە. ئەوەی لەبارەی خەونەوە بێ مێشکماندا دێت ئەوەیە کە جیهانی خەون تەماویە، لێڵ و ناڕوونە، یاساکانی لۆجیک و باوەڕە سروشتیەکان دەبەزێنێت. ئاسۆی جیهانی خەون کۆتایی نایەت و سنووری دەڤەرەکانی ناپێورێن. بەڵام ئەم خەونەی لە چامەی ژێدا هەیە ڕەنگاوڕەنگە و لە خەونی ئاسایی جودایە. لەم خەونەی ژێدا ڕێگەکە دیارە، نیەتی پتەوی گەشتکردن هەیە و جیاوازی نێوان شەو و ڕۆژ ڕوونە. ئەمە تەمەن سەرەتاکەی وا دەستی پێ دەکرد لە سەرەتای وەرزی خەونی ڕەنگاوڕەنگدا چاو دەبڕمە چەقی ڕێگەی هەڵکشا و پرسیار لە خۆ دەکەم تۆش ئەم ڕێگایەت لە پێشە؟ ئەوە سەرەتاکە بوو، ئێستاژەوە بەردەوام دەبێت. هانا دەبەمە بەر ڕۆژانی بێدەنگیم بە کاوەخۆ شەوان و ڕۆژان دەژمێرم، قردێلەیەکی گوڵڕەنگی هەورێشم دەدەم لە بسکی شەوان و گەردانەیەکی سپی مرواری دەکەمە ملی ڕۆژ. لە وەرزی خەوندا کە مەرج نییە شتەکان لە بازنە یاساکانی سروشدا خۆیان بنوێنن، ئێمە وا بە ڕێگەیەکی هەڵکشاودا بە نێو دەڤەرێکی بێسنووردا گەشتێکمان پێ دەکرێت. نازانین ئەم گەشتە چەند کاتی دەبێت و کەی و لەکوێدا کۆتایی دێت. ئەمە گەشتێکە لە شەو و ڕۆژدا بەردەوامە و تاکە هانا و حەشارگە ڕۆژانی بێدەنگین. خوێنەر لەسەر ئەم ڕێگەیە پێویستی بە ئارامگرتن، بیرکردنەوەی قوڵ، پلاندانان و خۆ ئامادەکردنە. ئەمانەیش تایبەتمەندێ سەرەکیەکانی سۆفیەکی ڕاستەقینن. ڕێگەی تەسەووف لە ناوکەوانە تەریقەت، ڕێگەی تەسەووف سەرچاوەی لە شەریعەتەوە لە یاسای خوداییەوە گرتووە، پاشان بە ژمارەیەک وێزگە، مەقام و کەش حاڵدا تێدەپەڕێت. ئەم ڕێگەیە وردە وردە لە گەشتەکەدا سولوک بە ڕووی ڕێبواردا بە ڕووی سالیکدا لە هەر وێزگەیەکدا باریکتر و سەختتر دەبێت تا ئەو دەمەی لەوانەیە زوو یادرنگ بگاتە ئامانجەکەی مەقسەد کە یەکبوونێکی تەواوەتیە، تەوحید، شاهێدیدانێکی وجودیە کە خودا یەکە. لە کتێبی تەسەووف باسێکی عاریفان لە ئیسلامدا، ئەمە ئەی جێ ئاربێری نووسیوێتی ساڵی 1950 خۆی من سوودم لە چاپە ئینگلیزەکەی وەرگرتووە، سوفیزم an account of the mystics of Islam. لە کتێبی تەسەووف باسێکی عاریفان لە ئیسلامدا ئەی جێ ئاربێری بە کورتی باسی پێکهاتەی سەرەکی تیۆری و کردداری تەسەووف دەکات و ئاماژە بۆ وێزگە و کەشە سەرەکیەکانی سەر ڕێگەی تەسەووف دەکات. یەکەم وێزگە ئەوەیە مرید بێتە سەر ڕێگە و تەوبە بکات. بە بڕوای ئاربێری تەوبە بە کوردی دەڵێن تەوبە ئەوەیە کە موسڵمانی باڵغ بە هۆشیاریەوە بڕیاری پشتگوێخستنی ژیانی دنیایی دەدات و خۆی بۆ خزمەتکردنی خودا یەکلایی دەکاتەوە. شیمەل ئەم هاتنە سەر ڕێیە ناو دەنێت قبولکردنی شریعەت و خۆ بەدەستەوەدان پێی، چونکە شریعەت یاسایەکە حەقیقەتی لەسەر دامەزراوە. ئەمە یەکەم ئەرکی هەر کەسێکە بیەوێت بێتە سەر ڕێگەی تەسەووف.
ئەم یاسا خودداییە مەرج نییە هەمان یاسای مرۆڤەکان یاسای سروشت یا ئەو یاسایانە بێت کە مرۆڤ لە ڕێی کردداری عەقڵانیەوە پێیان دەگات. لە چامەی ژێدا ئەم هاتنە سەر ڕێیە هەر لە سەرتاوە دێتە گۆڕێ کاتێک شاعیر دەپرسێت تۆیش ئەم ڕێگایەت لە پێشە کە ئەمە پرسیاری قبولکردن خۆ بەدەستەوەدان یەکلایی بوونەوە و ئامادەبوونە نەک پرسیارێک چاوەڕێی وەڵام بکات. شمەل دەڵێ بۆ مرید ڕێگەی عیرفان درێژ و سەختە بۆیە پێویستی بە گوێڕایەڵی و تێکۆشان هەیە هەر لە سەرتاوە بەرچاوڕوونکردنەوە و ڕێنیشاندانی دروست بۆ سەرکەوتنی گەشتەکە یەکلاکەرەوەیە. ڕێبوار هەر لە سەرتاوە خۆی دەداتە دەستی ئەو ڕاستیەی کە ئەوەی لە خودداوە دەست پێ بکات هەر لای ئەویش کۆتایی دێت. بۆیە ئێمە بە ڕێگەیەکدا دەڕۆین بۆ ئەوەی لەسەری بەردەوام بین و دەڕۆستی بین دەبێت هەنگاوەکانمان هەر لە سەرتاوە ڕاست بن. هەڵبەت هەمان شت لە خوێندنەوە و تێگەیشتن لە چامەی ژێشدا ڕاستە دەبێت هانا ببینە بەر ڕۆژانی بێدەنگیمان بۆ وردبوونەوە بۆ بیرکردنەوە بۆ قوڵبوونەوە. هانا دەبەمە بەر ڕۆژانی بێدەنگیم بە کاوەخۆ شەوان و ڕۆژان دەژمێرم. بۆ ئەم ڤیددیۆ من لێرەدا ڕای دەگرم ئەمە چەند لاپەڕەمان خوێندەوە 1 2 3 4 5 نزیکی 6 لاپەڕەمان خوێندەوە لە لاپەڕە 37 وەستاوم. خوددایار بێ لە ڤیددیۆی داهاتوودا لە لاپەڕە 37ەوە بەردەوام دەبم. هیوام وایە هەڵتان بنێت کە کتێبەکە دەست بخەن بیخوێنەوە هەڵبەت کتێبەکە وا خۆشترە کە مرۆڤ بۆ خۆی بخوێنێتەوە بەڵام ئیدی گوێگرتن بۆیشی هیوام وایە خۆشی خۆی بدات. زۆر سوپاسانەکەم و هیوام وایە لە ڤیددیۆیەکی دیکە تا بدەن بینەوە بە خۆشی کاتێکی خۆش خۆتان لەگەڵ.